نوری نەمر سەرمەشق و نمونەی چاک. لایەنێکی تر کە دەکرێت سەبارەت بە حیکمەتی ناردنی پێغەمبەرمان باسی بکەین ئەوەیە کە ببنە نمونە و پێشەنگ تا ئومەتەکانیان چاویان لێ بکەن. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسییان دەکات. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أولئك الذين هدى الله فبهداه مقتده. ئەوانە و کەسانن کە خوا بە تایبەت هیدایەت و ڕێنموێنی کردوون. تۆش ئەی موحەممەد شوێنی هیدایەت و ڕێنمووی ئەوان بکەوە. جابیر بکەنەوە ئەم ئاەتە پاش ناوهێنانی پێغەمبەرانی پێشخۆی ڕوو دەکاتە پێغەمبەرمان و ئامۆژگاری دەکات کە شوێن پێغەمبەرانی پێشخۆی بکەوێت. لەلایەکی ترەوە قورئانی پیرۆز ڕوو دەکاتە ئێمە و پێمان ڕادەگەیەنێ کە لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. سوێن بەخوا بەڕاستی لە پێغەمبەری خوادا چاکترین نمونەی تەواو و ڕێک و پێک هەیە تا چاوی لێ بکەن و شوێنی بکەون بە تایبەت بۆ ئەو کەسانەی ڕەزامەندی خۆیان مەبەستە. سەرفرازی قیامەت ئاواتیانە هەمیشە و بەردەوام یادی خوا بە زۆری ئەنجام دەدەن. پێغەمبەران عەلەیهی سەلام ئیمام و ڕابەری کامڵن بۆمان. هەروەک چۆن لە نوێژدا شوێن ئیمام دەکەوین ئاوهاش لە گشت بوارەکانی ژیانماندا ئاکاری پێغەمبەران دەکەینە سەر مەشق و شوێن پێیان هەڵدەگرین، چونکە بەش بە حاڵی خۆمان ژیانی ڕاستەقینە لە سایەی پێغەمبەری پێشەوە و پێغەمبەرانی ترەوە بەدی دەکەین. ئەو هاوڵانش کە لە سەردەمی پێغەمبەرماندا ژیاون ملیم بە ملیم شوێنی کەوتون و جێپێیان هەڵگرت. هەر بۆیە هاوڵان و شوێن کەوتوانیشیان گەیشتنە ئەو مەنزڵەی کە فەرمودەکە باسی دەکات. ڕۆژگارێک بەسەر خەڵک دادێت کۆمەڵێک لە خەڵکی غەزا دەکەن و پێیان دەوترێت ئارێ لە ناوتاندا کەس هەیە شەرەفمەندی دیداری پێغەمبەری خوا بووبێت؟ جاکە دەڵێن بەڵێ، بەوە فەتحی ئەو ناوچەیەیان بۆ ئاسان دەکرێت. پاشان کۆمەڵێکی تر لە خەڵک غەزا دەکەن و پێیان دەوترێ ئایا کەستان تێدایە هاوڵێکی پێغەمبەری خوای دیبێ؟ ئەوانیش دەڵێن بەڵێ، بەوە ئەو ناوچەیەیان بۆ فەتح دەبێت. پاشتر کۆمەڵێک لە خەڵک غەزا دەکەن و پێیان دەوترێ ئایا کەستان تێدایە هاوڵێتی ئەوانەی کردبێکەوە ئەسحابەی پێغەمبەریان دیوە؟ دەڵێن بەڵێ. ئیتر دەواازەی قەڵاکان بۆ ئەوانیش دەکرێتەوە و ئەو ناوچەیەش فەتح دەکەن. پێغەمبەری خوا درودی خوای لێبێ لە فەرمایشتێکی تردا دەفەرموێ خير الناس قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. باشترین خەڵک ئەوانەی سەردەمی منن، پاشان ئەوانەی دوای ئەمان دێن، پاشان ئەوانەی دوای ئەوان دێن. ئەم فەرمودەیە ئاماژە بە فەزیلەتی ئەو سەردەمانە دەکات کە لە پێغەمبەری خواوە نزیکن. ئەمەش لەبەر ئەوەیە کە ئەوان هەستیاریەکی بێوێنەیان دەنوان تا ئەوەی لە هەموو ڕوویەکەوە ژیانیان هاوشێوەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێت. لە ڕاستیدا خۆچواندن بە مرۆڤێک کە پەروەردیگاری زەمین و ئاسمان بە نمونە و پێشەنگ هەڵی بژاردووە شایەنی ئەوە بوو بکرێتە خولیا و ئامانجی ژیان، هەروەک بەڕاستی شوا بوو. ئەسحاب و تابعین و شوێنکەوتوانی تابعین لەم بابەتەدا زۆر وردەکار و هەستیار بوون. هەر بۆیە ئەوان لەم ڕۆوە لە مرۆڤی سەردەمەکانی تر بە باشتر دەزانرێن. بەڵێ، حەزرەتی موسا عەلەیهی سەلام مەبەستی ئومەی حەزرەتی موحەممەد بوو کاتێ دەیفەرموو ئاڵای قودسیەکانیان لەدەستدایە. ئەمەش خۆی لە خۆیدا ڕێزلێنانێکی گەورە بوو. فەرمودەیەکی لاوازی شەیە کە دەفەرموێ علماء أمتي كأنبياء بني إسرائيل. زانایانی ئومەتەکەم وەک پێغەمبەرانی بەنی ئیسرائیلن. ئەمەش دەبێتە بەڵگەیەک لەسەر پلە و پایەی ئومەتی موحەممەد مستەفا عەلەیهی السەڵاتی وەسسەلام. ئەوان بە پابەندبوونیان بە پێغەمبەری خواوە گەیشتن بە پلەیەک کە تۆزێک لەو لاترەوە سنووری پێغەمبەرایەتی دەستی پێدەکرد. حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێ نمونەیەکی پرشنگداری ئەو جۆرە پیاوانەیە کە پێغەمبەری خۆیان کردبووە سەرمەشق و ژیانیان بە شوێن کەوتەیی ئەو پێشەوە مەزنە ڕازاندبووە. ئەوە تا ببینە لە پاژەوەش کە دەوڵەتان کەوتنە ژێردەستی و ئیمپراتۆریەتەکان لەسەر دەستی فەتحکران
کەچی ئەم تاڵم وێک لە تەرزی ژیانی خۆی نەگۆڕی. قودسی خەمباری دیلی ئەمڕۆ کە پەڵەیەکی ڕەشە بە نێوچاوانی جیهانی ئیسلامیەوە لە سەردەمی ئەودا فەتەحکرا. ئەگەرچی موسڵمانان شارەکەیان فەتەح کردبوو کەچی قەشە و ڕاهیبەکان پێداگیریان دەکرد و ئامادە نەبوون کلیلی شارەکە تەسلیم بکەن و دەیانوت وەسف و تایبەتمەندیەکانی ئەو کەسە نابینین لە ناوتاندا کە کلیلی شارەکە وەردەگرێت. جا کاتێک هەواڵەکە گەیشتەوە حەزرەتی عومەر خێرا و شتێک لە بەیت المال قەرز دەکات و لەگەڵ خزمەتکارەکانیدا کە بەنورە سواری دەبوون کەوتنە ڕێ تا گەیشتنە قودس. جیلوەی قەدەروا بوو کاتێک دەچوونە ناو شارەکەەوە نۆرەی خزمەتکارەکەی بێت سواری وشترەکە ببێت. خەلیفە سەرڕای هەموو تکا و پێداگیری خزمەتکارەکەی لە وشترەکەدا دەبەزێ و جڵەی وشترەکە دەگرێتە دەست و بەم حاڵەوە دەچێتە ناو شارەکە. کاتێک خەڵکی شارەکە ئەم دیمەنە دەبینن مۆم ئاسا دەتوێنەوە و بە یەک دەنگ دەڵێن بەڵێ ئەما و کەسەیە لە کتێبەکانماندا باسی هاتووە. اینجا سەرنج بدە لە حاڵی پاش ئەوەی کە کابرای مەجووسی خەنجەرەکەی لێدەدات و بە بێهۆش لە جێگادا دەکەوێت. زامەکەی هێندە سەخت بوو، هەرچێکی دەخوارد لە برینەکەیەوە دەهاتە دەرەوە. نە هیچ دەنگێکی لێوە دەهات و نە بە دەنگەکانی دەوروبەریشی بە ئاگا دەهات. کاتێ خزمەتکارەکەی دەهات تا بزانێ هیچ دەخوادیان نا، هیچ وەڵامێکی نەدەدایەوە یان بە چاوی ئاماژەی نەخێری دەکرد. بەڵام هەر کات پێیان دەوت ئەی ئەمیری ئیمانداران نوێش یەکسەر بە ئاگا دەهاتەوە و دەیفەرموو ئەوە هەستام. هەر کە زواز لە نوێش بهێنێت لە ئیسلامدا بەشی نییە. ئیتر بەو حاڵەوە و بە جەستەی بریندار و خوێناویەوە نوێژەکەی دەکرد. بەڵێ حەزرەتی عومەر بەو جۆرە بوو چونکە لە سەروەر و خۆشەویستەکەیەوە وافێر بوو. بۆیە شوێن پێی ڕەسوول اللهی هەڵدەگرت و بەو جۆرەش دەبووە سەرمەشق و نمونە بۆ ئەوانەی لە دوایەوە دەهاتن. بەڵێ یەکێک لە حکمەتەکانی ناردنی پێغەمبەران ئەوەیە ببنە پێشڕە و ڕابەری چاک بۆ ئومەتەکانی. دابینکردنی هاوسەنگی لە نێوان دنیا و قیامەتدا. هەموو پێغەمبەران بۆ ئەوە هاتوون هاوسەنگی لە نێوان دنیا و قیامەتدا دابین بکەن. لە سایەی ئەو هاوسەنگیەشدا مرۆڤایەتی لە زیادەڕەوی و کوردبڕی ڕزگاری دەبێ و ئیستیقامەت بەدەست دەهێنێت. بەڵێ دروست نییە مرۆڤ وەک ڕاهیبەکان بە تەواوی واز لە دنیا بهێنێت و خۆی بخزێنێتە کونجی پەرستگاکانەوە. هەر وەک ناشبێت ڕۆ بچێت بە دنیادا و ببێتە کۆیلەی دەستی مادە. بەڵکو هاوسەنگی لە پەیڕەوکردنی ناوەندەڕێدایە. ئەمەش تایبەتمەندیەکە تەنها و تەنها لە دنیا ڕووناکەکەی وەحیدا بەدەست بێت. ئەگەر نەعەقڵ و ویژدان دەستەوەسانن لە بنیادنانی وەها هاوسەنگیەکدا. ئاشکرایە کە زانستی ڕوتیش ناتوانێت مرۆڤ بەرز بکاتەوە بۆ ئەو ئاستا. قورئانی پیرۆز بەم جۆرە باز لەم هاوسەنگیە دەکات. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وابتغ فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك ولا تبغ الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. هەوڵ بدە بەو شتانەی خوا پێی بەخشیوی ماڵی قیامەت و بەهەشتی بەرین بکڕە و بەشی خۆشت لە دنیادا بە حەڵاڵی فەرامۆش مەکە. چاکە لەگەڵ بەندەکانی خوادا بکە هەر وەک خوا چاکەی هێناوەتە ڕێت. نەکەی تەوڵی فەساد و گوناح و تاوان بدەی لە زەویدا چونکە بەڕاستی خوا ئەو کەسانەی خۆش ناوێت کە تۆوی خراپە دەچێنن. جا ئەگەر تایەکی ئەم تەرازووە ئیلاهیە حقیقەتی ئاەتی پیرۆزی وأما بنعمة ربك فحدث. دەربارەی ناز و نیعمەتەکانی پەروەردیگارت هەمیشە بدوێ و لە جێی خۆیاندا بەکاری بهێنە بێت. ئەوە تاکەی تری ناوەڕۆکیە و ئاگادارکردنەوەیە کە ئاەتی پیرۆزی ثم لتسألن يومئذ عن النعيم. سوێن بەخوا لەو ڕۆژەدا پرسیارتان لێ دەکرێت دەربارەی هەموو ناز و نیعمەتەکان گوزارشتی لێ دەکات. حەزرەتی ئەبوبەکری سەدیق ڕەزای خوای لەسەر بێ چەند نمونەیەکی پرشنگدارە لەم بوارەدا. حەزرەت هەموو ماڵ و سامانەکەی لە پێناوی خوادا بە خەرجیدا و هیچی لێ نەهێشتەوە. آخر مەقامی سەدیقەت ئەمەی دەخواست.
جارێکیان لە سەردەمی خەلافەتیدا پەرداغێک ئاوی ساردیان بۆ هێنا، ئەویش خواردیەوە و بە دوای دادایە پڕمەی گریان، هێندە گریا تا ئەوانی دەور و پشتیشی خستە گریان، تەنانەت کاتێک گریانەکەیشی بڕی ئەوان هەردەگریان، لەوانەیە تاوێکیش بۆ گریانەکەی ئەوان گریا بێت. پاشان کە ڕوخساری سڕی و هاتەوە سەرخۆی ئامادەبوانی مەجلیسەکە پرسیان: ئەی جێنشینی پێغەمبەری خوا، چی بوو تۆی ئاوا هێنایە گریان؟ ئەویش لە وەڵامدا فەرمووی: جارێکیان لە خزمەت پێغەمبەری خوادا بوو، وەک ئەوەی بەدەستی مبارەکی شتێک لە خۆی دوور بخاتەوە، هەر دەیوت: دوورکەوە لێم، دوورکەوە لێم. منیش هیچم نەدەدی، بۆیە پرسییم: ئەی پێغەمبەری خوا، دەبینم شتێک لە خۆ دوور دەخەیتەوە و منیش هیچ شتێک بەدی ناکەم. پێغەمبەری خوش فەرمووی: ئەوە دنیا بوو، بە هەموو کەیف و خۆشیەکانی ناویەوە خۆی بۆ نواند، دەیویست خۆی ملا پەسەند بکە. منیش پێم وت: دوورکەوە لێم. ئیتر بەدەم دوورکەوتنەوەیەوە دەیوت: سوێن بەخوا، ئەگەر تۆش ڕزگارت بێ لە دەستم، ئەوانەی دوای تۆ ناتوانن لە دەستم دەرچن. جاترسم لەوەی کە دنیا بەم پەرداغە ئاوە خۆی لاپەسەند کرده بێتم، خستم یەگریان. بەڵێ، ئەوانەش کە وەک ئەو بوون، سەرڕای ئەوەی دەواازەکانی خۆشک و زەرانیان بۆ خراپوە سەرپشت و دنیا بەڕوویاندا بزەی دەکرد، کەچی هەمیشە ژیانیان لە نێو هاوسەنگیدا بەسەر برد. جاخۆ سەرمەشقی هەمووان، ڕابەری هەرە کامەڵ، حەزرەتی حەبیب اللهش هەرواشیان. داخستنی دەرگای بڕووبیان و پێغەمبەران عەلەیهی سەلام بۆ ئەوە نێراون تاوەکو لە ئاخرەتدا مرۆڤەکان لە حزوری پەروەردیگاردا هیچ بەڵپ و بیانوێکیان بۆ نەمێنێتەوە. خوای گەورە ئەم مەبەستە ڕوون دەکاتەوە و دەفەرموێ: رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل وكان الله عزيزا حكيما. پێغەمبەرانمان ڕەوانە کردووە کە موژدەدەرن بۆ ئیمانداران و ترسێنەرن بۆ یاخیەکان، تا خەڵکی هیچ بەڵگەیەکیان بەدەستەوە نەمێنێت لەسەر بێدینی و یاخیبوونیان دوای ئەوەی خوا پێغەمبەرانی بۆ ڕەوانە کردو. بێگومان هەمیشە و بەردەوام خوا باڵا دەست و دانایە. سەرکردە و پێشڕەوانی مرۆڤایەتی لە دەرەوەی پێغەمبەران هەرگیز نەیانتوانیوە تا سەر بەردەوام بن لەسەر قەناعات پێکردن و ئاراستەکردنی کۆمەڵگەکانی. ئەگەر بۆ ماوەیەکیش کاریگەریان هەبوو بێت، ئەوە کاتی بۆ لەگەڵ هاتنی خەزاندا گەڵاکانیان بەو ملاولادا پەرش و بڵاو بۆتەوە. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ بێبەشبوونی بانگەوازەکانیان لە ئاسمانی بوون و کۆمەچی خوایی. هەر بۆیە لە هیچ کام لە بیرکردنەوە و هەنگاوەکانیاندا نەیانتوانیوە چوارچێوەی سروشتی ئادەمیانە تێپەڕ بکەن، کە لە بنەڕەتدا ئاوێتەیە بە نەزانی و کورتبینی و هەوەسبازی. بەڵام پێغەمبەران پێچەوانەی ئەمن، ئەوان کەسانێکن هەر لە سکی دایکیانەوە هەڵبژێردراون و ئامادە کراون بۆ ئەرچی پێغەمبەرایەتی. ژیانیان چەشنی کۆپلەیەکی مۆسیقی و قسەشیان هاوشێوەی پارچەیەکی شعر لە پێکەوە گونجان و هاو ئاهەنگیدایە. کاتێک ئەوان دێنەگۆ، گەردوون سەر تاپا دەبێتە گوێ و گوێبیستی ئەوان دەبێت. بەڵێ، بە تەشریفێنانی ئەوان چەندەها ڕوودا و ڕێگەی کاروانیان دەگۆڕن و چەندین دڵیش جڵەوی خۆیان ڕادستی ئەوان دەکەن. یاسا گەردونیەکان هەندێک جار لە بەرخاتری ئەوان لە کار دەکەون و هەندێک جاری دیش لەسەر داوای ئەوان ڕێڕەوی خۆیان دەگۆڕن. جابات تەمەشایەکی ئەو سوڵتانی ئەنبیایە بکەین، ئەوە تا خاک و خۆڵ، دار و بەرد و زیندەوەرە جۆر بە جۆرەکان وەک ئەوەی هەریەکەیان نمایندەی جۆرەکەی خۆی بێت دەهاتنە خزمەتی و تەزدیقی نبوەتەکانیان دەکرد. هەروەک بوسیریش دەڵێ: جاءت لدعوته الأشجار ساجدا. چونکە هەرچی شتە بە تەشریفێنانی ئەو زاتەواتای بۆ گەڕایەوە و گەردونیش لە بێهودەی و شبرزەیی ڕزگاری بوو بەدەم خوێندنی ئاەتی: وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم. هیچ شتێک نییە لەم بوونەوەرەدا تەسبیحات و ستایش و سوپاسی ئەو زاتە نەکات، بەڵام ئێوە لە تەسبیحات و ستایشی ئەو شتانە تێناگەن. وەک بڵێ فووی ژیانەوەی بە بەری بوونەوەرەکاندا دەکرد. بەڵێ، هەر شتێک ئێمە بیزانین سەرچاوەکەی ئەوە و لەوەوە فێر بوو. هەموو شتانیش دەسایی ئەودا لەسەر تەختی حیکمەت گیرسانەوە. بێگومان لەم نێوەندەشدا مرۆڤ دەرکی بۆوە کرد کە بە خۆڕایی و بۆ خۆڕایی دروست نەکراوە.
لە ڕاستیدا هەریەک لە پێغەمبەران عەلەیهی سەلام بە کۆمەڵێک موعجیزەوە هاتوو تاوەکو خەڵکی باوەڕیان پێ بهێن و بڕووبیانووی ئەوانش ببڕن کە ئیمان ناهێن بەڵام ئەوە سەرداری پێغەمبەرانە درودی خوای دەبێت کە بە موعجیزەی سەرجەم پێغەمبەرانی پێشخۆیەوە هاتووە و سەلماندویەتی کە پێشەنگی هەمووانە هەموو ئوممەتێک موعجیزەی پێغەمبەری خۆیان دیوە یان بیستووە دیارە ئێمەش هەزاران موعجیزەی پێغەمبەری سەروەرمان بیستووە معجزەیەکی ئەبەدی وەک قورئانی پیرۆزیش هەمیشە لە پێش چاوماندایە کەواتە کەس بیانووی بۆ نەماوەتەوە و هیچ کەسیش مافی ڕەخنەی نەماوە ئەو ڕاستیانەش کە خوای گەورە فەرمانی باوەڕهێنانی پێکردوین بە ڕوونترین شێوە لەلایەن پێغەمبەرەکەیەوە کە خوای گەورە هەموو کات پشتیوانیەتی بۆمان ڕوون کراوەتەوە ئەمەش یەکێکە لە مەبەستەکانی نێردرانی ئەوان ئەوە تا خوای گەورە دەفەرموێ وما كنا معذبين حتى نبعث رسولا سزای کەسمان نەداوە هەتاوەکو پێغەمبەرێکی بۆ نهێنێ ئەماوە دەگەیەنێ کە دانانی تەرازوی حساب و لێپرسینەوەی مرۆڤەکان بەبێ گوێدانە هیچ بیانویەک دەگەڕێتەوە بۆ ئەوەی خوای گەورە پێغەمبەرانی ناردووە نوری نەمر